بۆ مناڵی ئۆتیزم هەروەها بۆ خێزانەکانیان وەزارەتی کار چەند خزمەتگوزاریەکی پێشکەش کردوون. یەکێ لەوانە ئەوەیە کە ژمارەیەکیان زیاتر لە 300 مناڵی ئۆتیزم لە لای ئێمە ماگانە 150,000 دیناری هەیە. خزمەتگوزارێکی کە ئەوەیە کە مناڵی ئۆتیزم دایکی یا باوکی ئەتوانێ مۆڵەتی بەخێوکەر وەرگێ، بەڵام هەر خێزانێک دوو مناڵی ئۆتیزمیان هەبوو ئەتوان دایک و باوکەکە هەردووچیان مۆڵەتی بەخێوکەر وەرگرن. ڕێنمایی ئۆتیزممان هەموار کردوێتەوە بە شێوازێک کە کەرتی تایبەت بتوانن سەنتەری ئەهلی بکەنەوە. دیارە ئەمە ئابێتە هۆکاری ئەوەی کە کۆمەڵێک سەنتەری ئەهلی هەبێت، ئەبێتە کێبڕکێ لە نێوانیانە، ئەو کاتە نرخی وەرگرتنی مناڵ دائەوەزێ. ڕاستە ئێمە کۆمەڵێک سەنتەری ئۆتیزممان هەیە، لە هەولێر هەمانە، لە سەیمانی هەمانە، لە دهۆک هەمانە، لە کۆیە هەمانە، لە هەڵەبجە هەمانە، لە حاجیاوە هەمانە، بەڵام ئەمە ناتوانێ بڵێ هەموو مناڵێکی ئۆتیزم وەربگرێت، بۆیە ئەبێت لەگەڵ ئێمەیە سەنتەرە ئەهلیەکانیش مناڵ وەربگرن. سەنتەری ئۆتیزم مناڵ وەرەگرێت بۆی فێری ئەوەی بکات تەرکیز بکات، فێری ئەوەی بکات فێری قسە بێت، بۆی دوجار وا پەروەردەی بکات بچێتە خوێندنگە بخوێنێت. سەنتەری ئۆتیزم شەڵتەر نییە. مناڵ کە ئێمە وەریەگرین هەتا تەمەنی 12 ساڵ، بە بڕوای ئێمە ئەگەر تا 12 ساڵ ئێمە نەمانتوانی ئەم مناڵە وا لێ بکەین کە چاک بێتەوە، بتوانێت بچێتە خوێندنگاکان بخوێنێت، ئیتر ئێمە ناتوانین لەوە زیاتر بڵێ چارەسەری بۆ بکەین و ڕاهێنانی بۆ بکەین. دوای ئەوە ئەبێتە شەڵتەر، نابێتە سەنتەری ڕاهێنان. پشکنینمان بۆ 13252 کەس کردووە خاوەن پێداویستی تایبەت ئۆتیزم، شەلل دەماغ، داون، کورتەباڵا، شەکرەی خوار 18، هیمۆفیلیا. ئەمانە ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە ناوەکان و لیستەکە و هەمووی، و کۆتا کۆنووسی بەڕێزان وەزیری دارایی، وەزیری تەندروستی، سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و خۆشمی لەسرە کە نردومانەتەوە بۆ ئەنجومەنی وەزیران کە چاوەڕێین ئەم کۆنووس و یاداشت و نووسراوەی وەزارەتمان بخرێتە بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیرانەوە. ئەو کاتە ئەمە بابەتێکە لە دەسەڵاتی هیچ وەزیرەکانیە بە تەنهانە وەزیری کار، نە وەزیری دارایی. ئەمە ئەبێ کۆی ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر بات.